چۆن تەکفیریانەکەین چۆن کوفر بە تاغوتەکەین یەکەم شت باوەڕمان پێیان نابێ ئەوانە لەسەر حەق نین شەیتان بت ئەم خوا دەستکردانە ئەم حاکم بغێری ما ئەنزل اللهە ئەم قازەی کە داوەری بە یاساکە ناچینە لایەن یعنی خەڵک ئێستا زۆر ئاسانکاری تیاکە بچیتە لای قازیەکی پارتی وێچێتی کە حکومت بە یاسای کوردستانیەکەن پێی کافر ئەبی وەکو ئەو کەسە هەر خۆت کە بڕۆی لە محرابێکە بتێدانیت و بەو بژڵێ ئیاکە نەعبود و یاکە نەستەعین ڕووبکەیتە بتەکەش و بڵێ ئیاکە نەعبود و یاکە نەستەعین وەک ئەوەیە یا یەکێکی تر شێخی تەریقەیە خۆی لەو کردو خەڵکە کردو بەخوا خۆ ناڵە سوژدەم بۆ ببن بەڵام یەکێ دێ بە وەکو سەگ ئەوەڕێ هەتا دێ سوژدەی بۆ باو قاچی ماچەکە ئەی عبودیەت چییە ئەگەر ئەمە نەبێ يعني هەرەوەی ڕکوعەکە بکاو بنجا بڵێ سبحانە ڕەبی العەظیم ئێوە ئەو زیکرەی نەکرد بەڵام خودی چەمانەوەکە عیبادەتەکەیە هەرچی کەسێک کە تاغوتە واتە خۆی لە جیاتی خۆی پەروەردگار داناوە یا لە جیاتی ئەو دایان ناوە بە پەرستن بە تەشریع بە ئەحکامی باران و ڕزق و ڕۆزی کە پێوترێ ڕبوبیەت یعنی لە ڕبوبیەت و لە ئولوهیەت و لە حاکمیەتە هەر کەسێک یەکێکیکەی لە جیاتی خۆی گەورە دانابێ قبوڵی بێ پێی کافرە بێ ئەنجا واجبی ئێمە چییە بە کافردانانی چونکە کەسە کافرەکە خۆی لە جیاتی خۆی گەورە داناوە ینی فرعون نمونەی ئەوەشە کە ما علمت لكم من إله غيري أنا ربكم الأعلى خۆی زانی کە کەونی دروست نەکردو بەس یاسای دروست کردو يعني من سيد المطاعی ئێوە من گەورەی ئەو گەورەیەم کە ئێوە ملکەچی بۆ دەرەبڕن من ئەو کەسم کە قانوندا ئەنێمەوە قانونەکانی تەنفیزەکەن و تەعزیمی منیژەکەن لەو گەورەیە ئولوهیە و ڕبوبیەکە ئەژنا خۆ من بارانتان بۆ نابارێنم خۆ فرعون زانی بارانیان بۆ نابارێن ڕب و ئیلاهەکە هەردووچی کە ئەماناگرێتەوە مەجای تەشریعەکەش ئەگرێتەوە دیسان واجبمان ئەوەیە یەکەم شوێنیان نەکەوین بیان ناسین کە کافرن بیان ناسێنین کە کافریشن نەک لەوەی تۆ وڵات کێشەیەکی خێزانی بۆ دروست بۆکو کابرای کۆمەڵ سەحوفیەک ڕخنەی لە نەخۆشخانەی بەخشین گرتووە بە کۆمەڵ ڕاکەن بۆ لای یەکێتی و شکاتی لێکن ئێمە کوفر بە تاغوت نەکردن ئەمە شوێن کەوتنی تاغوتە کە تۆ ڕێشکا لە سەحوفیەکە کاوتێتی وڵا پارەی بەخشین هەمووی بە فەقیر و هەژاران ناچێ مەکتەبی ئەمیر و دەستگای بەخشین و نازانم چیتر هەمووی ڕای کردووە داوایەکی لەسەر تۆمار کردو وەڵام ئێکاکە کوفر بە تاغوت چۆن نەکرێت لەمە توخوا تۆ کوفرت بە تاغوت کردووە یا لەگەڵ تاغوتی و سەنگەری ئەوت گرتووە ئەی بۆ ناڵی وەرە بۆ لای مەلا مەحموودی ئازادی کە پیاوێکی بەڕێزی قیادەی کۆمەڵ و هەمومان منیش ملکەچم برا بۆ هەرچی قەرارەکە مەلا مەحموود بیدە کوفر بە تاغوت ئەمانەیە یعنی ناکرێتەوە بڵێ وەڵا پارتی وێچێتی کافرن بەس ئەندامی حیزبەکەش بی مناسریان بی تەئیدیان بکەی لە خاک فرۆشتن لە خوێن فرۆشتن لە زوڵمکردن لەوان ئەوانە تەبەن تەکفیری بۆ ناکرێت بە تاغوت ئەمە کوفر بە تاغوت ئەمانە ئەگرێتەوە هەمووی کەوتمان دەربارەی شەیتان شوێنی نەکەوین دەربارەی بتنەی پەرستین ئەنجا بتی فەلسەفەیە بتی عیلمە بتی سەنەمە کە بەردە دارە تاشرا و هەرچی شتێک بێ لەو بابەتانە هەوا هۆسی خۆمانە شوێنی نەکەوین ئەنجا یەکێ خۆی کردو بەخوایەکی کە دایان ناوە بەخوا عیبادەتەکان لەناو خەڵکا بڵاوکەن و کە بۆیان بکەن ئەبێ ئەمانە بە کوفر بزانین کابرا عەلەمی پارتی داناوە سوژدا بە عەلەمی یەکێتی داناوە سوژدا بە عەلەمی گۆڕانی داوە سوژدا بە ئەوانەی سوژدەکەیان بردووە بئەعیانیهم کافر ئەوەی بینیمان لە ڕەسمەکانە کە من نایان ناسم تۆ ئەی ناسی فڵانی کوڕی فڵان کافرە پێویستە بە عەلەنیش تۆبەکە بکاتەوە ژناژنیشی لەمارە ناکرێت